پاڵپشتیەکانی ئەمریکا لە هێزی پێشمەرگە دژایەتیەکان و فکری شۆڤێنی لە عێراق و بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز جەیمس سیسکۆ سەرۆکی دامەزراوەی ئینۆدۆ گلۆباڵ لە واشنگتنەوە لەگەڵماندا. بەڕێز سیسکۆ سڵاوتان لێبێتەوە کاتتان باش. بەڕێز سیسکۆ تو بخێراتیش بۆ کوردستان 24 ئەمریکا وەکە وڵاتێکی زلهێز ناوچەیەدا پرچەکردنا هێزن پێشمەرگە بە ضرورەتێکی دەزانیتن لە هەمبەردا عەقلێکی شۆڤینیە وەکە هەلبوسی دژی پرچەکردنا هێزن پێشمەرگەیە گەلو محەممەد هەلبوسی و هەف ئاوایان وی لە جەم ئەمریکا ڕەقەمن. بڕوام وایە گرنگ و ئەمە جێگەی باەخەچکە چەندێک نیگەرانی هەیە سەبارەت بە پرچەکردنی هێزەکانی پێشمەرگە. ئەو دەوێت لەبارەی ئەم بابەتەوە هەندێک یاری بکات کە چۆن هێزەکانی پێشمەرگە ئەم چەکانە و ئەم کەرستانە بەکاردەهێنن کە ئایا ئەمانە لە بۆ بەرگریکردن لە خۆیان بەکاردن یاخود وەکو لایەنێکی دیکە و ڕێکخراوێکی دیکە بۆ ئەوی ڕوبڕی هەڕەشەکان ببێتەوە. بێگومان ئەمانە نیگەرانی نین بەڵام جێگەی بایەخ نین. بەڕێز سیسکۆ ئەمریکا بۆ هاوکاریکردن و پاڵپشتی پێشمەرگە بۆ ڕوبەڕەبوونەوەی تیرۆر و داعش لە ناوچەکە چاوەڕێی ئۆکەی هیچ کەسێکەکە بڵێت چەک بدەن بە پێشمەرگە یان مەیدەن بە پێشمەرگە؟ بڕوام وایە هێزەکانی پێشمەرگە چەکیان لەلایەن ئەمریکاوە بەدەست گەیشتووە و حکوومەتی عێراق لەبارەی ئەمەوە ئاگدار بووە. بڕوام وانە هیچ جۆرە ڕێککەوتنێک یاخود هەر بابەتێکی دیکە کە پەیوەندی بەهێشت پێشمەرگەوە هەیە ڕێگر بێتن لەوەی چەکیان بەدەست بگاتن. سەبارەت بۆی کە چۆن ئەمانم چەکەیانیان پێ دەگاتن ناکرێت هیچ کێشێک لەم بارەیەوە هەبێت. زۆر باشە. هێزا پێشمەرگە یعنی بشاهدیا جیهانێک و هێزەکە فریادڕەزە هێزەکە و عەگید و چالاک بووە دە ژنابرن و هەروەها شکاندنە ئەفسانەیە داعشێ دە ناوچەیەدا دە هەمان دەمدە هەتا نەهاژی ئەندامە یا هەرێما کوردستانی ئەندامە دە هەفپەیمانیە دژی داعشێ لە ناوچەیەدا. ئەف ئاخفتن و ئەف عەقڵی شۆڤینیە دژی پرچەکردنا هێزێ پێشمەرگەی وەکە هەفکاری مژی ئاماژە پێکرد هیچ کاریگەریە لەسەر بڕیارên ئەمریکا و پنتاگۆنێ دروست دەکەن؟ من بڕوام وانە ئەمە هیچ جۆرە کاریگەریەکی لەسەر هەبێت لەبارەی بڕیارەکانی داهاتوی حکوومەتی ئەمریکا سەبارەت بە دابینکردنی چەک یاخود هەر جۆرە ڕاهێنانێکی دیکە بۆ هێزەکانی پێشمەرگە بێتن. ئەمە ڕاگەیەندراوەیەکی تاکە کەسێەوە هیچ کاریگەریەکی نییە. ئەمریکا بەردەوامە بێت لە پاڵپشتیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بەرگری لەخۆکردن؟ بڕوام وایە ئەوان بەردەوام دەبن و بڕوام بۆش هەیە کە ئەوان تەنیا کەرەستە دابینەکەن بەرک و ڕاهێنانیشیان پێشکەش دەکەن هەروەها هەماهەنگی و هەوڵی زیاتریان دەبێتن لە نێوان هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە. ئێستا جۆرەك لە جۆرەکان هەماهەنگی نییە ڕاهێنانی بەیەکەوەی نییە ڕاهێنان نیە لە نێوان هەردوو لایەندا و ئەو لایەنانەی کە بە تەنیا کار دەکەن تەنیا و کاتە باشن کاتێکە پێویست دەکاتن بەڕام ئەوەی کە ئێستا پێویستی بەوێ ڕاهێنان و هەماهەنگی لە نێوان هەردوو لایەنەکاندا هەبێت تەنیا کەرەستی سەربازی. زۆر باشە. دەنەهادا ئەف خەبات و شۆڕەشک و پێشمەرگەی کری و سنگی خۆکیریە قەلغان ji bo vê çendێک و هەم هەرێما کوردستانê و هەم mirovayetî li cîhanê ya parastî bîtin û dijî Daişê hezaran şehîd dayne. Di nihada Emerîka çawa temaşayê hêza pêşmergê diket yan pêşmerge li cem Emerîka çi digehînîtin? بەداخەوە ئەمریکا و بەکارهێنانی ئەمریکا سەبارەت بۆەوەی کە پەیوەندی
پێشمەرگەوە هەیە لەبیر کراوە داعش چی دیکە هەڕەشە نیەوەی کە پەیوەندی بە ئەمریکا و هەیە ئەوان سەیری بابەتەکانی داهاتوو دەکەن و سەیری کێشەکانی داهاتوو دەکەن بەداخەوە هێزەکانی پێشمەرگە ئێستا بەو شێوەیە نابیندرێتن لە ئێستادا وەکو پێشووتر ئێستا هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بەڕاستی دەستخۆشی لەو بابەتە دەکەن کە چەک بۆ پێشمەرگە دابین کراوە هاوکاریان کراوە بەڵام لە ئێستادا بابەتێکی استراتیژینی بۆ هاوکاریکردنیان بەڕز جەیمسێواڵێن داعش هەڕەشە نییە ئێستا بەڵام ڕۆژ نییە دوو جار و سێ جار داعش هێرش نەکاتە سەر هێزەکانی عراق پەلامار نەدات ئەفسەری باڵای سوپای عراقی و پۆلیسی عراقی نەکوشێت خەڵک نەڕفێنێت ئەمە هەڕەشە نییە؟ بەڵێ ئەمەش هەڕەشەیە عراق و هێزەکانی عراقی با بڵێن هەڕەشەیە بۆ سەریان بەڵام ئەمە لایەنێکی استراتیژینە کە ئەمریکا جەختی لەسەر بکاتەوە من خاڵەیە کە من ویستم زیاتر ڕوونی بکەمەوە ئەگەر ئەمە لایەنێکی استراتیژی بایەوە ئەمریکا زیاتر جەخی لەسەر کردبا و پشتیوانی زیاتری پێشمەرگەی دەکرد و زیاتر چاوی لەسەر دەبوو. زۆر باشە بەڕێز جەیمس سیسکۆ سەرۆکێ سازیە ئینۆدۆ گلۆبال لە ئەمریکای کۆ لە واشنگتن گەلمابووی گەلێکی سوپاس بەڕێز سیسکۆ.